بەشی دووهەمی هەڵسەنگاندنی هاوبەشی کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر لە ژێرناوی بنبەستی کۆماری ئیسلامی لە بەرامبەر شۆڕشی جەماوەری و گوشاری دەرەکیدا. خاڵی سێهەم ڕەوتی ڕوو لە کۆتایی شەڕی رووسیا و ئۆکراین. ڕوانگەی نوێی دەوڵەتی ئەمریکا بەرامبەر بە رووسیا و شەڕی ئۆکراین دەستپەیکی ڕەوتێکە کە کۆتایی بە شەڕ لە ئۆکراین دەهێنێت. کردار و سیاسەتە هێرشبەرەکانی ترامپ لە ڕۆژانی ڕابردوودا لە ئاستی دەوڵەتەکانی ئوروپا بە تایبەتی لە ئۆکراین لەگەڵ دژایەتیەکی زۆر بەرەوڕووبەوە. دیارترینی ئەم کردارانە دیداری وەزیرانی دەرەوەی ئەمریکا و رووسیا لە ڕیاض پایتەختی عەرەبستانی سعودی بوو. لەم کۆبوونەوەیدا کە ڕۆژی 18 فێڤریە واتە 30 ڕێبەندان بەڕێوەچوو دەوڵەتی ئۆکراین و ئوروپا بانکێش نەکرابوون. لایەنەکانی رووسیا و ئەمریکا بە گشتی لەسەر سێ ئامانجی سەرەکی لەوانە گەڕانەوەی کارمەندانی باڵوێزخانەکانی خۆیان لە واشنگتۆن و مۆسکۆ، پێکهێنانی تیمێکی پلە بەرز بۆ پشتگیری لە وتوێژەکانی ئاشتی ئۆکراین و هەروەها تاوتوێکردنی ئەگەری پەرەپێدانی هاوکاری ئابووری و پەیوەندی دیپلۆماسی نزیکتر تەرکیزیان کردبوو. ئەم دانیشتنە ئەو ناکۆکیانەی کە لە کاتی هاتنە سەرکاری ترامپەوە لە نێوان دەوڵەتەکانی ئوروپا و لەوانە ئۆکراین و کابینەی ترامپدا سەری هەڵدا بوو قوڵتر کردەوە. زەلەنسکی ڕایگەیاند هەر ڕێکەوتنێک کە بەبێ ئامادەبوونی نێونەرانی دەوڵەتەکەی بەدەست بێت بە فەرمی ناناسێت. چەند وڵاتی ئوروپایی نێونەرانی یەکێتی ئوروپا و ناتۆش لەسەر بانکێشتی ئیمانوئێل ماکرۆن سەرۆک کۆماری فەڕەنسا ڕۆژی چوارشەممە 19 فێڤریە لە پاریس کۆبوونەوە بۆ ئەوەی ڕایبگێنن کە بەبێ ئامادەبوونی دەوڵەتەکانی ئوروپا و بە تایبەتی ئۆکراین هیچ جۆرە ئاشتیەکی سەپێنراو قبول ناکرێت. بەڵام لایەنە بانکێشکراوەکان لە کۆشکی ئیلیزا بەهۆی ناکۆکی و جیاوازی بۆ چوونەکانیانەوە نەیانتوانی بگەنە هەڵوێستێکی هاوبەشی چاوەڕوانکراو وەک ئەوەی کە ماکرۆن دەیویست. خاڵی چوارەم وەرچەرخانی ئاڵمان بەرەو ڕاست و گەڕانەوەی چەپ. هەرچەندە بەهاتنە سەر دەسەڵاتی ترامپ لە ئەمریکا هەندێک لەلایەنە ڕاستڕە و فاشیستیەکان لەسەر تاسەری جیهان گیانێکی نوێیان وەبەرهاتوێتەوە، بەڵام ڕووداوەکانی ئەم دوایی ئاڵمان نیشانیدا کە ئەم بارودۆخە هاوکات جموجۆڵێکی نوێ لە بەرەی چەپی کۆمەڵگادا پێکهێنەوە. خەڵکی ئاڵمان کە هێشتا لەگەڵ ئاسەوارەکانی نازیسم و فاشیسمی سەدەی 20دا خەریکی بربەرەکانن بەسەر لە نوێ سەرهەڵدانەوە و پەرسەندنی بیر و باوەڕ و تێوەریە ڕەگەزپەرستانە و دژە کۆچبەریەکان کە 80 ساڵ لەوە پێش زەمینەیان بۆ سەرهەڵدانی ئاڵمانی نازی خۆش کرد، بەو پەڕی نیگەرانیەوە کاردانەوەیان نیشاندەوە. لەمڕۆوە لە مانگی ڕابردووە تا ئێستا ملیۆنان کەس لە کۆمەڵانی خەڵکی ئاڵمان لە شارەکاندا دژ بە سیاسەتی فرێدریش مێرتس ڕێبەری نوێی حیزبی دموکرات مەسیحی و حیزبی فاشیستی ئالتەرناتیڤ بۆ ئاڵمان و ئاساییکردنەوەی گوتاری ڕاستڕەوانە خۆپیشاندانیان کرد. ئەم خۆپیشاندانانە کە هەندێک جار بە سەدان هەزار کەسیان ڕژاندە سەر شەقامی شارە گەورەکانی ئاڵمان کاردانەوەیەک بوو بەرامبەر بە ڕەشنووسی پلانی دەرکردنی پەنابەران و داخستنی سنوورەکان لە پارلەمانی ئاڵمان کە لەلایەن حیزبی دموکرات مەسیحیەوە پێشکەش کرا و بە یارمەتی دەنگی فاشیستەکانی ئالتەرناتیڤ بۆ ئاڵمان پەسەند کرا. لە بارودۆخێکی ئاوادا و بەهۆی هەلومەرجێکی نێودەوڵەتی زۆر ئاڵۆز و قەیرانی ئابووری ئەو وڵاتە و گەشەی نەرێنی ئابووری و هەروەها قەیرانی ناو یەکێتی ئوروپا لەسەر بەستێنی حکومڕانی فاشیزم لە ئەمریکا وای کرد کە نیگەرانی لە نێو خەڵکی ئاڵماندا بەڕادەیەک پەرەبستێنێت کە 84% دەنگدەران واتە 49 ملیۆن کەس لە خەڵکی ئەو وڵاتە لە هەڵبژاردنەکاندا بەشداریان کرد. ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە ئاراستەی بەرەو ڕاستچوونی کۆمەڵگەی ئاڵمانی بە شێوەیەکی دوور لە چاوەڕوانی نیشاندا. لە هەڵبژاردننی پێشوەختەی پارلەمانی فێدراڵی ئاڵمان کە ڕۆژی یەکشەممە 5 ڕەشەمە بەرامبەر بە 23 فێڤریەی 2025 بەڕێوەچوو، یەکێتی حیزبەکانی دموکرات مەسیحی و سۆسیال مەسیحی بە کاندیدکردنی کەسایەتیەکی لە ڕاددەبەدە ڕاستی ئەو حیزبە واتە فرێدریش مێرتس وەک بربژێری ڕاوێژکاری گەورە واتە سەدری ئەعزەم براوەی هەڵبژاردنەکانی پارلەمانی ئاڵمان بوو. یەکێتی پارێزگارانی دموکرات مەسیحی و سۆسیال مەسیحی
CDU-CSU توانی زیاتر لە 28% دەنگەکان و 208 کورسی پارلەمان بۆ خۆی دەستەبەر بکات. حیزبی فاشیستی ئالتەرناتیڤ بۆ ئالمان IFD زیاتر لە 20% دەنگەکان و 151 کورسی، حیزبی سۆسیال دموکرات SPD زیاتر لە 16% دەنگەکان و 121 کورسی، حیزبی سەوزەکان زیاتر لە 11% دەنگەکان و 85 کورسی و هەروەها حیزبی چەپ زیاتر لە 8% دەنگەکان و 64 کورسی پارلەمانیان بۆ خۆیان مسەوەگەر کرد. باشکرابوونی ژمارەی کورسیەکانی هەر حیزبێک لە پارلەمان ئەگەری زۆرە کە هاوپەیمانیەکی نوێ بە سەرکردایەتی فرێدریش مێرس، ڕێبەری حیزبی دموکرات مەسیحی لە هاوپەیمانی لەگەڵ حیزبی خوشکی سۆسیال مەسیحی و حیزبی سۆسیال دموکراتی ئالمان پێک دێت. ئەم هاوپەیمانیە گەورەیە بە کۆی 328 کورسی، واتە 12 کورسی زیاتر لە ڕێژەی پێویست کە بریتیە لە 316 کورسی دەبێتە خاوەنی زۆرینەیەکی لاواز. حیزبی لیبرالی ئالمان و یەکێتی سارا فاگنکێنشت کە بە سیاسەتی دژایەتیکردن لەگەڵ کۆچی بەربڵاو لە حیزبی چەپ جیاب بووە، نەیتوانی ڕێژەی پێویست واتە 5% دەنگەکان بۆ چوونە ناو پارلەمان بەدەستپێنن. یەکێتی سارا فاگنکێنشت تەنیا 13,000 دەنگی پێویست بوو بۆ گەیشتن بەم ڕێژەیە. ئەم حیزبە بە دوای جیابوونەوە لە حیزبی چەپ لە میدیا گەورەکانی ئالماندا لەگەڵ پێشوازیەکی بەربڵاو بەرەوڕوو بووە، وەک ئەوەی کە گۆیا مەرگی چەپیان لە ئالمان جێژن گرپێت و ڕێبەری ئەم ڕەوتە ژواتە سارا فاگنکێنشت بوو بە ئەستێرەی ئەم میدیایانە. بەڵام حیزبی چەپ پاش جیابوونەوەی پڕهەراوهوریای ئەم ڕەوتە و چوونە دەرەوەی بەرپرسانی باڵی ڕاستی ناو تەشکیلاتی ڕێخستنە ناوچەیەکانی بەرلین توانی کۆتایی بە سەردەمێک لە ئالۆزی و بێ ئاسۆیی لە ناو حیزبدا بهێنێت و بە هەڵبژاردننی ڕێبەریەکی تازە و یەکگرتوو بە خێرایی خۆی ڕێک بخاتەوە و بە حزوری بەربڵاو لە نێو خەڵک و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دەنگەکانی خۆی 3 بەرامبەر کرد و لە 3% بۆ نزیکەی 9% واتە لە 1.5 ملیۆن بۆ 4,500,000 دەنگ بەرز کردەوە. هەروەها بە تەبلیغاتی چڕوپڕی بەرنامەی دیفاع لە کەمکردنەوەی نرخی کرێی ماڵ، نرخی خۆراکە بنەڕەتیەکان و هەروەها دیفاع لە دابینکردنی دەستەبەری کۆمەڵایەتی گشتگیر و بەهێز توانی 20,000 ئەندامی تازە کە زۆربەیان توێژی گەنجن بەرەو حیزب ڕابکێشێت. ئەگەرچی حیزبی چەپ لە نێو دەنگدەرانی گەنجی 18 تا 24 ساڵدا بۆتە یەکەم حیزب کە توانیوەتی 27% دەنگەکانیان بەدەستپێنێت، لە کاتێکدا حیزبی ئالتەرناتیڤ بۆ ئالمان بە 21% دەنگەکان لە پلەی دووەمدایە. بەڵام لە نێو کرێکاراندا حیزبی ئالتەرناتیڤ بۆ ئالمان بە بەدەستهێنانی 38% دەنگەکان و 34% لە نێو بێکاران، واتە بە مەودایەکی زۆر لە ڕووی ڕاددەی نفوزەوە لە نێو کرێکاراندا لە حیزبەکانی دیکە پێشکەوتووە و حیزبی چەپ بە تەنیا 8% دەنگەکان و 12% لە نێو بێکاراندا لە پلەی چوارم دوای حیزبەکانی دموکرات مەسیحی و سۆسیال دموکراتەوە قەراری گرتووە. ئەمە لە کاتێکدایە کە ساڵی 2009 کە حیزبی چەپ لە باشترین ئەنجامی هەڵبژارنەکانیدا زیاتر لە 11% دەنگەکانی بەدەستهێنا و 17% کرێکارانی ئەندامانی یەکێتیەکان و 25% بێکاران دەنگیان بە حیزبی چەپدا بوو. بە کەمبوونەوەی بەردەوامی نفوزی حیزبی چەپ لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا، حیزبی چەپ لە هەڵبژاردننی سەرتاسەری پێشووتردا لە ساڵی 2021 لە هەڵبژاردننی گشتیدا تەنها کەمتر لە 5% دەنگەکانی بەدەستهێنا و ڕێژەی کرێکارانی ئەندام لە یەکێتیەکان کە دەنگیان بە چەپدا بوو بۆ زیاتر لە 6% دەنگەکان کەم بووە. سەرکەوتنی ئێستای حیزبی چەپی ئالمان بێگومان سەرکەوتنێکی گەورەیە بۆ چەپ لە ئالمان و ئوروپادا. بەڵام ئاشکرایە کە حیزب بۆ چەسپاندن و بەهێزکردنی پێگەی خۆی و پوچەڵکردنەوەی نفوزی حیزبی فاشیستی ئالتەرناتیڤ بۆ ئالمان لە نێو کرێکاران و بێکاراندا لەگەڵ ئاڵنگاریەکی جددی و گرنگ لە بواری بەرنامە، استراتێژ، چۆنیەتی ڕێخستنی پەیوەندی چالاکیەکانی پارلەمان و دەرەوەی پارلەمان لە شوێنی کار و ژیانی کرێکاران و موچەخۆران و هەروەها ڕێخستنی پێک هاتە حیزبیەکەی بە مەبەستی پەرەپێدان بە جێگە و پێگەی چینایەتی خۆی لە نێو چینی کرێکار و سەرجەم موچەخۆران، بێکاران و پراوێزخراوان بەرەو ڕووە.
بێگومان سەرکەوتنی بەرچاوی ئێستای دەرفەتێکی بێوێنەی بۆ هەنگاونان بەرەو ئاراستەی وەڵامدانەوە بەم ئاڵنگاریە هەڵبەت نەک زۆر سادانەی کە تەنها چەند مانگ لەمەوبەر حیزبی تا لێواری لە ناوچوون و سڕینەوەی لە گۆڕەپانی سیاسی برد ڕەخساندووە.